بینەران بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان سڵاوی خواتان لێبێت وا جارێکتیش لە بەرنامەکەتان پێک دەگەینەوە هیواداری نەڵقەیەم جارە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان نەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ ناڵێم کێشە بەڵام نەزانی یان نەشارەزایی دایک و باوچێک کە مناڵێکیان هەیە ئەم مناڵە مناڵێکی تا بڵێ بەهرەمەند و بلیمەتە. بە بەڵگەی ئەوەی ئێمە تێستمان بۆ کردووە وەکو داهێنەر وەکو بەهرەمەند کۆمەڵێ توانستی هەیە کە لە مناڵەکانی ترا نییە. هەروەها لەلایەنی زیرەکیشەوە تێسمان بۆ کردووە ڕێژەی زیرەکیەکەی ئایکویەکەی زۆر زیاتر لە مناڵێکی ئاسایی. ئەمە لە ناو هەر خێزانێکا بواە زۆر بەختەوەرە بوو، نەکرد خۆی بەختەوەرە بوو، خێزانەکەشی و کۆمەلگاکەشی بەختەوەرە کرد. بەڵام بەداخەوە لە نێوان ئەم دایک و باوکەیە ئەم مناڵە خەریکە فەوتێت، خەریکە بەهرەکانی لەدەستەیە. ئەویش بەهۆی نەزانی یان نەبوونی شارەزایی پێویستە لە لای ئەم دایک و باوکە دەربارەی مناڵی بەهرەمەند، دەربارەی مناڵی بلیمەت. بەداخەوە هەموومان نەزانین بەڵام جێبەجێی ناکەین کە لە ناو کوردی شاوک و هەموو نەتەوەکانی تر مناڵی بلیمەت هەیە، بەڵام بۆ دەرنەکەوتووە لەبەرەوەی ژینگەمان بۆ نەخۆڵقانەوە. یەکێک لەو نمونانە ئەم خێزانەیە کە شارەزای سایکۆلۆجێتی مناڵی بەهرەمەند نین. سەیری بزانە چۆن بەهرەی مناڵەکانیان بە شێوەیەکی زۆر خراپ، تەمەن لە زۆر خێزانە هەیە ئەمە نەکە لەم خێزانەیە وەصفی ئەکەن. بۆ نمونە مناڵێک کە زیرەک بێ بلیمەت بێ زۆر قساکە، زۆر پرسیارەکە، دەستکاریش زۆرەکە. لە جیاتی ئەمان ژینگەی بۆ بخڵقێنن، لە جیاتیەوەی وەڵامی پرسیارەکانی بنەوە ناو ناتۆری لێ دۆزنەوەڵەن چەنە بازە. مناڵەکەمان زۆر بڵێە، مناڵەکەمانی ستۆپی چەند ناگەی تەقیوە، نازان چی بێدەنگ نابێت. لە کاتێکە ئەم مناڵە بەهرەمەندە، ئەوان وە تێگەیشتون مناڵی بەهرەمەند مناڵی زیرەگەوەی عاقڵ دانیشێ مێژ لە دەمی خۆی دەرنەکا بێدەنگ ئاوە سێرێم لاولان نەکەیت قسە نەکە. ئەمە مناڵی نەخۆشە لە لایەنی دەرونیەوە. مناڵی بلیمەت مناڵی زیرەک زۆر پرسیارەکە، زۆر ئەجوڵێ، ناویان ناو عەجوول، زۆر عەجوولە، زۆر حەرەکاکە، زۆر واکە. لە کاتێکە ئەمە سیفاتێکە، خەسڵەتێکە لە خەسڵەتەکانی مناڵی زیرەک و بلیمەت. لە لایەکی ترەوە بەڕێزان زۆر شتەیە دیاردەیەکەیە بێ هەموو دایک و باوکێ بیزانێت بۆ ئەوەی بەهرەی مناڵەکانیان نەکوژن. پاڵ نەدێکە این دافعەکە، چۆن پێویستمان بە نان خواردن هەیە، چۆن پێویستمان بە خەوتن هەیە، چۆن پێویستمان بە ئاو خواردنەوە هەیە، ئاوە پێویستمان بەوەی شت بزانین، چواردەورەکەمان بزانین چییە. پێڵێن حەزکردن بە زانینی شتەکان، حب الاستطلاع. هەموو مناڵێکەیەتی گەورەشەیەتی. ئێوەی گەورە ئەگەر بە شوێنێک ئاڕۆن چەند کەسی قەرەباڵغی کردو وازانی ڕووداوێ شتێکە هەر بەویا ئەڕۆیت و بێدەنگەبی یا ملێ ئاوالیەکەی یا عەلەقە لێرەوە چی بووە. ئەمە دافعەکەی و پاڵنەرەیە. ئەوە خوای گەورە لە ناخی هەموو یەکێکە دایناوە. ئەگەر ئەم پاڵنەرە نەبوایە، ئەم دافعە ئەم مۆتیڤە نەبوایە، مرۆڤ ئەسڵەن هەتاوەکو ئێستاش لە قۆناغی ڕاوکردنە بۆ لەو شاخ و داخە گۆشتی کاڵمان و ئەخوارد و ئاگریشمان نادۆزیەوە. بەڵام مرۆڤ گەیشتۆتە سەدەی 21 سەیری ئەم هەموو داهێنانە کردوێتی. بەهۆی چیەوە بە بەهۆی ئەو دافعەوە بە ئەو پاڵنەرە حەزکردن بە زانینی شتەکان. ئەگەر ئەوەمان نەبووە بەڕێزان بە مناڵی هەر یەکە پاڵمان لێیە بە دوای شتێکان ناگەڕین، هیچ فێر نابووین. بەڵام ئەم پاڵنەرەیە وەکو بزوێنەرەمان جوڵێنێ کە هەموو شتێکەکەین. پاڵمان پێوە نییە کە پرسیار بکەین، دەستکاری شت بکەین، ئەمە بکەین، ئەمە بکەین، ئەمە بکەین. بەداخەوە ئەو دایک و باوکە شارەزاییان لەمەیان نییە، ژینگیان بۆ نەخۆڵقانەوە، کۆمەڵی کێشان بۆ مناڵەکان دروست کردووە، هاتوون بە حسابی ئەوی مناڵەکان کێشەی هەیە لە کاتێکە دایک و باوکەکە کێشەیان هەیە. ئێمە بێستا ئەم دایک و باوکە چارەسەرکەین لەگەڵیانە، ڕێنماییان بکەین، شتەکانیان بۆ ڕوونکەینەوە کە مناڵەکەیان مناڵێکی ئاساییە. پاش کەمێکی تریەوە خزمەتتان ئەم دایک و باوکە بانگەکەین جۆ لە قسەکانیان بگرن. هیوادارین لە دوایەم حەڵقەیە هەموو دایک و باوکێک بزانێ مناڵەکەی ئایا مناڵێکی زیرەک و بلیمەتە بەهرەمەندە، خەسڵەتەکانی داهێنەری تایە لە ڕێگەی ئەو نیشانانەی ئێمە باسیەکەین بۆ ئەوەی ژینگەی بۆ بخڵقێنی ببێ بە بلیمەتێ خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بکات، نەک
تاقە و وزەی چی هەیە بیکوژی لەبەرەوەی تۆ تااقەت نییە وەڵامی پرسیارەکانی بیتەوە لەبەرەوەی تااقەت نییە کاتی بۆ تەقانکەی پاش کەمێکی تر دێنەوە خزمەتان. خۆشەویستان دووبارە سڵاو تریفەکان بەخێر کاک شابەس تۆش بەخێر بێ براکەم. زۆر سپاس. هیوادارم ئینشەڵڵا بتوانین دوای قسەی لەسەر ئەو حسابی خۆتان کێشەیە وەڵام لای ئێمە کێشە نییە ئێوە کردوتانە بە کێشە قسە لەسەر مناڵەکەتان دەکەین هیوادار ئینشەڵڵا قەنەعەتتان لا دروست بێ کە کێشەکە لای ئێوەیە لای ئەو نییە با لە تۆ دەست پێ بکەن و دایکە تریفەکان فەرموو. بەڵێ کاکتۆرگیان دەستخۆشی بەنامەکە لە یەکەم کاکتۆرگیان کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە لە مناڵە 5 ساڵانەکەمان تێناگەین سەرمان سوورماوە یعنی نازانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین ئێمە هەرچی ئەەکەین ئەو هەر قەناعەت ناکات نازانین مناڵەکەمان نەزانەیان زانایە یعنی تێدەگایان تێناگا یا نازانین چی لەگەڵا بکەین یەکەم هەست دەکەین زۆر قسە ئەکا زۆر بڵێە ئەو نە قسە ئەکا و پرسیارە لێ ئەکا بێزارت ئەکا هەندێک جار شتە شکێنێ دیوارە نووسێت عنی زەرری زۆرمان لێ ئەدا لەلایەکی ترەوە بیرکردنەوەی وەک ئێمە نییە نازان بەڕای توانی چی لەگەڵ بکەین باشە. باشە تریفەخان بۆ نازانن مناڵێکی 5 ساڵان ئەبێت چی بێتان نتوانی مامەڵەی لەگەڵا بکەیت جەنابی کۆمەڵە شتێ باسی بەس حەزەکەم چەند نمونەیەکم بیتێ کە تۆ بە شتێکی نائاسایی زانی چەند نمونەیەکمان پێ بڵێ با لە تۆ دەست پێ بکەین ئەو هەندێک قسەی بۆ کردین زین جەناب دەڵی چی. کاک دکتۆرگیان من پیشە مامۆسایە ئەو ڕۆژە دەفتەری قوتابیەکانم هێنا بۆ لە دوای تاقیکردنەوە کە لە ماڵەوە هەڵەچنی بۆ بکەم و بیوەوە بۆ لیژنەی مامۆستاکان بۆ ئەوەی کە بزانن نمرەکانیان چۆن و چۆن نەبووە خەریکی هەڵەچن بووم و دەفتەرەکانم سەحە کرد هاتە لامەوە وتی ئەوە چیەکەیت مژوتم خەریکی هەڵەچنی و دەفتەرانم و ئەوە وتی قەڵەمەکەم بەرە منی ژەمەوە وەکو تۆ بکەم مژوتم نابێت چۆنە بێ خۆ دەزانی کاک دکتۆر ئەو دەفتەرانە نابێت بە هیچ شێوەیەکی چی لەسەر بنووسێ لە دوای تاقیکردنەوەکانەوە تا درێتەوە بە لیژنە ئیتر منیش ڕاستیەکەی نەمایە لە خۆم دوور خستەوە هەر چۆنە بێوتم بڕۆرە ئەودی و بڕۆ بەلای دایکە بڕۆ بە خۆی یاری بکە بۆی هیچ لەسەر دەفتەرەکان نەنووسێ لە کاتی ناخواردنی نیوەڕۆیا بوو نانەکەم خوارد و ڕۆژمەوە سێرەکەم زۆربەی زۆری دەفتەرەکان شتی لەسەر نووسراوە یعنی بەڕاستی منیش بۆ بیشارمەوە زۆر تۆڕەم چووکە نەم ئەزانیت چ وەڵامێک بمەوە بە ئەو لیژنەیە کام دەفتەرانە بۆ شتی لەسەر نووسراوە چونکە لە دوای تاقیکردنەوەکە هیچی لەسەر نەبوو لای من وای لێ هاتووە تر منیش تووڕە بووم و خۆم پێنە ژیرا و لێمە. بەڵێ کاکتۆر باوکی ڕازەکانی ڕۆژێکیان منیش بە هەمان شێوە سەرقاڵی بڕێنی قماش بووم بۆەوەی پەردە بۆ ژوورەکەی ئەو بدورم جا قماشێکی گران بەهاشم کڕی بوو ئەو نەمزانی بڕاکردن هاتووتی دایە ئەم قەستەم بەرێ منیش حەزەکەم وەک تۆ بکەم وتم ڕۆڵێکیان ئەمە ئیشی تۆ نییە کە گەورە بووی فێرتەکەم یعنی لەو کاتەشا خواردن لەسەر تەباخ بوو یعنی هەتا چوم و هاتمەوە سەیرەکەم لە دەلاوە قماشەکەی لە توپەت کردووە منیش لەدا خاتێر و پڕم لێدا یعنی دوایش بۆیە گران بەزین پیا هاتەوانێ من نازانم ئەم منداڵی ئێمە بۆ عنی ئەو نەزەرەرمان لێدا کەعنی دکتۆر کە قسە شەکاڵی گەورەیە. باشە تریفەخان کاک شاباس دوو نمونەتان باسی بەنێ دوو حاڵت لە ماڵەکەی ڕوویاوە ئەزانن لەو دوو حاڵەتەیە مناڵەکەتان لەسەر حەقوەوە ناحەق بوون ئەزان لەو دوو حاڵەتەیە مناڵەکەتان ڕاست بۆ ئێوە هەڵەبوون خاتونجان تو ئێستا مناڵەکە تاوانبارەکەی خەتاکەی ئێوە بۆ لی تێناگەن. کاک دکتۆرگیان خەتای ئەوی چی من ئەڵێم خەتای ئێوە خەتای ئەو نییە خەتای ئێوەیە لێوتێک نەچێ ئێوە هەڵەن ئێستا تۆ مناڵەکە تاوانباکە و کە لە دەفتەرەکەی نووسیوەنێ من بۆ ڕوونەکەمەوە دایکی مناڵەکەی تاوانباکە و هەردووکیان تێتان هەڵاوە کە گوایە پەردەی دڕێوە نازم خۆماشی بڕێوە چی ئێوە گەلی تێبگەشتینە ئەو هەڵەیەتان ناکرد ئێوە خۆتان بەڕاستە زان بەحساب آخر کاک دکتۆرگیان و لەسەر ینی لەسەر دەفتەرانە شتی نووسی بوو من کە دەفتەرانم بردەوە بۆ لیژنەی تاقیکردنەوەکان باوەڕ کە خەریب و لیژنەی لە کۆڕنیەوەم لە مەکتەبەکەی لەسەر پێک بێنن وتیانەوە چییە ئەوە بۆ لێ هاتووە یعنی تووشی کێشێکی زۆر گەورە بوومە بۆنێ ئەوە. باشە توش قسەی خۆکەتان من بۆتان ڕوونکەمەوە کە هەڵەن بەڵێ بەڵێ کاکتۆرگیان وڵی نازانم کاکتۆر بەهۆی ئەوە زەرەی زۆرمان لێکەوتووە ینی جارێ قماشی کە بۆم کڕی بوو ئەو هەموو پایرەشم پێ سەقەتی کرد ئەنجا ینی هەر ئەوەش نا تا ئێستا 2 جار بۆ 3 جار ماڵەکەمان بۆ یاخ کردوتەوانی ینی بە قەڵەم بە ماجێک بە خەڵوز لەسەریە نووسێ ینی نازانم ئەمە مناڵ نییە لی غەزەبی خوا ینی نازانیتر بۆ ئێمە کەم تەرخەمین کاکتۆر. با لە تۆ دەست پێکەم تریفەخان با بۆ ڕوونکەمەوە قوشکە بە ڕێزەکەم من کاڵم هەڵەکە هی ئێوەیە ئێوە لە سایکۆلۆجیەتی و مناڵە نازانن یعنی باری دەرونیەکەی نازانن مناڵێکی 5 ساڵان پێویستی بە چییە جەنابە باسی قوماشەکرد وەنیە نازانم وەکو دایکی ئەزانیە نازانی مناڵی 4 ساڵ مناڵی 5 ساڵ لە 3 بە دواوە زیاتر گەشەکە
پاڵنەرێکەیە دافع هەستا تۆ نان ناخۆی شتێ پاڵە پێوەێ نان خۆی ئاو ناخۆیتەوە ئەگیت پاڵنەرێکی پانێڵی تینوێتی پێڵن ئەچی ئەخەوی بە هەماشەوە خی گەورە وەکو غەریزە ڕەمەک بە بۆ ماوە لە ناخی هەریەشێ لە ئێماتانە لە ناو ئاژەڵی شاهەیە دافعەکەی پاڵنەرێکەیە پێڵەن حەزکردن بەزانانی شتەکان خوشکە بە ڕێزەکەم مناڵەکە هاتۆ بە لای تۆ بە شێوازێکی دروست توێتی دایە چیەکەی تۆ قوماشە نازانم ئەبڕم ئەماکەم ئەماکەم توێتی مەرێ بامنیش بیبڕ هەتا ئێدا مامی تەبیعی مناڵەکە بەڵام تۆ نەداوەتێ من ناڵم ئەم قوماشەی پەردەیە کە قوماشێکی گرانبەهایە بدایە خوشکەکەم ئەبواە ئەگەر لە سایکۆلۆژێتی مناڵە بزانێ پارچە کاغەزێکدایە پارچە قوماشێکی کۆنەدایە مەقەستەکەدایە یا مەقاسێکی تردایە ئاوای لێکرد حەزەکەی بزانێت چیەکەی تۆ خۆ نایە شەر من دڵنیا دەکەمەوە هەر پارچە قوماشێکی باە کۆنەیەکیش کە فڕی داوە ئەو شتەکەی خۆیە کرد مەقەسەکەی وادەکرد تاقتەق وایە کرد و سی دەکرد هیچ شتێکی ئەوە مهم نیە فڕێ ئەیە و ئەڕۆی بەلای ئیشێکی ترە بەڵام تۆوەت نەیاوەتێ کە نەداوەتێ ئەم حەز و ئارەزۆی هەرماوە تۆ چیەکەی بووە مەواکەی بێت چی بێ ئەمە لە ناو مێشکایە توەچێت تووشی حاڵەتێکی گرژی و ناخۆشیەکە اینجا فرسەتی بینیوە نە تۆ قوماشە کۆنێکت داوەتێ نە جەریدەیەکت داوەتێ نە مەقەسێکت داوەتێ هەر ئەوە فرسەتی ناو تۆ ڕۆشتی بۆ شوێنێک چی بەلای چێشتەوە چی بەلای مناڵەکەت هەر چێ بێ هاتووە بزانم دایکەم چیەکە تەقلید لاسایی تۆی کردێتەوە تری فەقان تۆ خۆت ئەگەر زۆری پێن چۆ 3 ساڵ پێش ئێستا بگەڕێتەوە مناڵەکە و 2 ساڵان بووە زۆر جار مکیاجە کردۆ مناڵەکە و لاسایی دەکاتەوە مکیاجەکە قژە داهێنی قژی داهێنێت تفەکەی تفەکە جنێوەی جنێوەیە گازی لێگری گازی لێ هەر چیە بکەی مناڵ وەکو تووتی لاسایی دەکاتەوە ئەمەش خوشکی من تۆ خەریکی قوماش بڕینی لاسایی دەکاتەوانێ ئەمە یەک اینجا هەڵەکە لە چیا بووە تۆ نەوتوانیوە پارچەی قوماشی بێتێ لەگەڵ مقەسێک حەزەکەی تێرکەی ئیتر کە حەزەکەشی تێر نەکردووە خۆی هاتووە بۆ ڕێگە خوار و خێچە حەزەکەی تێرگە چی ئەو فەرق ناکات لە بینی ئەو قوماشی کە تۆڵی گران بەهای مەتری بە هەچەنگێکە ڕیبێتێ لەگەڵ پارچە قوماشێکی کۆنە لەگەڵ جەریدەیەەکە کەواتە هەڵەکە هیچ شێ هەڵەکە هی تۆیە یەکەم بەدیلێکی بۆ نەدۆزیوە تۆ تا ئەو حەزەی تێر بێ تەنانەت خەڵوز و سەر دیوار نووسینی شەمان شتە باوکی شتە نووسێ خوشکو برای هەبێ ئەگەر یا خاڵ و مامی هەبی یا لە تەلەڤیزیۆن مامۆسا و خەڵکە شتە نووسن ئەڵێ بێمە چی بێ ئەگەر تۆ وایت بۆردێکی بۆ دابنایە یاخود وەرەقەیە کاغەزێکی باە و قەڵەمێکی باە بۆ خۆی حەزەکەی تێ دەبوو ئەی نووسی و لاسایی باوکێکەوە بەڵام کە نەداوەتێ دیوارەکان نووسێ چێ بە نیسبەت ئەوە پارچە وەرەقەیەکی کۆن لەگەڵ دیوارەکەیکی فەرق نییە تابلۆیەک چی لە مێشکا بێ نەخشێنە ئەو نازانێ ئەو دیوارە نابێ پیس بێ وازانێ مشت بۆ نووسینە ئەین شت کاک شابازجان جەنابیشە هەڵەکە باڕوونیکەین و بۆ هەڵی تۆ بە وەکو من ئەمە دەفتەری امتحانێ بۆ هاتوۆتەوە خەریکی تەڵسیحکردنی هەڵە چنیەکە وەکو جەنابەوتی باشە ئەم مناڵش تۆوە بینی ئەمە چیە بەدەستێوێتی ئەمە چێواکە ئەو چوزانێ ئەمە دەفتەری کۆتایی ساڵە هی لژنەی تاقیکردنەوە چوزانێ ئەمە مەسئولیەتە نابێ لەسەری بنووسێ و چوزانێ ئەو ئەیەوێ لاسایی تۆ بکاتەوە ئەگەر تۆش پارچە کاغزێکە باە براکەم قەڵەمەکە و باە دوو دقەیە وایشی لێ کرد و شەقلی پەقلیەشی کرد و جاوە چێ باوکم خۆی پێوە مەزۆر کردو لە مێشی خۆی ئەو قسەیە کرد و واسی لێنە حەزەکەی تێرە بەڕۆ بەلای یاریکردنەکەی بەڵام تۆ دەرێک کردووە لێت داوە دوو دخسۆتەوە لە خۆت نەداوەتەوە ئیشی تۆ نییە باشە ئەی ئیشی چێ ئەمە چی بێ بێم ئیشە بۆیە هەر ئەوەنگە کە ڕۆشتی بە لایەنانە خواردشتی کردو بە فرسەتی زانیوە ئەو حەزە پاڵنەدەکە چێ حەزکردن بە زانینی شتەکان دەستی کردو بەمە ئێستا بۆتان دەرکە و هەڵەکان هی ئێوەیە خوشکە بە ڕێزەکەم کاک شابەت بەو دەرکە و براکەم هەڵەکە هی ئێوەیە ئۆکی کاک دکتۆر با بڵێن ئەوەیان هەڵەیە ڕاستەکەی با بێنە سەر شتێکیکە سەر ئەوەی کە قسەکردنێکی زۆر باوەڕکە یعنی یەمەوە لە ئیش هیلاکە مانوم برسیم حوسەڵەم نییە ئیسراحەتم نەکردووە ئەوەنە قسە ئەکە ئەوەنە قسە ئەکە ئەوەنە پرسیارەکە مێشکە ئەبە ئەمە چییە ئەمە چۆنە ئەمە چۆن کڕی و ئەمە بە چەند کڕی و ئەمە بۆ وایە ئەمە ئاوا ئەمە ئاوا ئەمە ئاوا جاری باشە پێڵم نایزانم لە خۆمی دوورە خەماڵەیە بۆ باوکی فڵان نەیزانێت تۆ بۆ نایزانی تۆ گەورەیت بۆ ئیزانی بۆ نایزانی یەکێکە بۆ ئیزانێ ئیتر باوەڕکە یعنی کاک دکتۆر ئەوەنە پرسیارەکە منش تو ڕام و هەڵەسم لێیە هەر لیان ینی تۆ حەلەوەیە ئەی باشە کاک شابازجان تۆ باوکی مناڵ خستوەتەوە مناڵ ئەگەر پرسیار نەکات چۆن فێرە بێ بۆ جوای پرسیارەکانی نایتەوە ینی وە زەحمەتە پرسیارەکە ینی ئەم مناڵی ئێوە پرسیارەکانی هی ئەمەندەی زانا و کە سەبلیمەتەکانە کە هەموو کەس ناتوانێت جوای بات ئەی ناتوانێت وەڵامی پرسیارەکانی بێتەوە براکەم ئەوە خەلەلی تۆیە وەکو باوشیە ئێمە واجبمانە جوابی مناڵەکانمان بینەوە طبعا ئەوە بینێ ئەوە چییە ئەمە بۆ وایە جارێک لە 3 ساڵ بەدواوە
قۆناغێکی زۆر ناسکەهی مناڵ 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ هەموو پرسیارێکەکە یعنی سەیری چاو دەکات سەیری پرچ دەکات سەیری سەقفەکە سەیری سەیری ئەمانە هەمووی ئەمە چییە ئەوە چییە ئەوێ بزانێ قوربانجان تۆ بە شوێنێکە ئاڕۆی شتێک نەزانێت لە خۆتە پرسیار ناکەی بڵێ ئەمە چییە ئینجاگەر پرسیاری نەکردا کەس گەشەی ناکرد مناڵ هەر پێش ناکەوت تۆ شەمان شت هەر لێ وەکو باوکی بەڵێ کاکتۆیان ینی ڕاستەکە یعنی دوای ئەو هەیە بۆ لای من ئەڵێ باوکم توێتی بڕۆ پرسیار لە دایکە بکە یعنی دەست پێ ئەکای تر من چۆن لە دایک بووم بۆ من وەک ئێوە نیم بۆچی چایم یعنی چای من شینەهی ئێوە ڕەشە شەو سوودی چییە ڕۆژ سوودی چییە بۆچی ئەبێ بچین بۆ قوتابخانە بۆ تۆژنیت و باوکم پیاوە و ئیتر نازانم ینی وەڵامی چەند پرسیاری بدەمەوە ینی هیچ منداڵێکی تر وەک ئەم نییە هەستەکەم جە بەشە ئەم پرسیارانە وەڵامەکەی نازانی ینی جەنابێت بۆ تۆژنیت و بۆ باوکم پیاوە منە ڕاستەکە قسەی دەکا ئێوە جیاوازن ئێخۆ نازانێت چوزانێ تخم چیە و بۆ ماوە چییە و ژن چیە و پیاو چییە ئێکە تۆ چاوی فعلەن مناڵ لاساییە کاتەوانێ بۆ چاوم وەکو چاوی دایک و باوکم نییە ئەبێ خەلەلەکە لە چیابێ وڵای خوشکی منەگەت ڕۆشنبیری و هەبووە سەقافەتە هەبا بۆ نمە ڕەنگی چاوەگە لەوانەی بڵی باشەمە قورسە من چوزانم چای من ڕەشە و هی باوکی قاوەی و هی مناڵەکەم شین دەچووە هەر ڕەنگێک بێ ئەزانی پرسیارەکە زۆر ئاسانە بەس تۆزێ پرسیار حتا گەنج شتێ بڵێ باشە چم لە قاموسا گەڕەمزام یا با لە ئینتەرنێتەکە بنووسی خۆ ئینتەرنێت سال ئەو مۆبایلی بەدەستەوەی خوشکە بە ڕێزەکەم وەڵڵاهی هەموو دنیای بۆ هێناوی تەم ماڵەوە بەس بنووسە معنای ئەوە چییە پێ دەڵە معناکەی ئەو لەوانەیە وتوانی بڵێ بەها باپیرەگە بابە گەورە چاویشینە تۆ چاو چۆتەوە سەر چای بابە گەورە یەکێک لەو بەدە بابەتانە هەیە چاوێک مناڵە بێ چ زۆر جار بڵێن بۆ نمونە باپیر باوکی تۆ یا باوکی ئەو یا باپیری تۆ یا باپیری ئەو چاوی ڕەنگەکە ئەمە جیناتە لە ئێوە دەرناکەوێت لە باوکتانە دەرنەکەوتۆ لە مناڵەکەتانە دەرەکەوێت یعنی ئەم مناڵە حەقی خۆیەتی پرسیارکە بۆ چای منوە ئێ باشە ئەم مناڵە لەسەر حەق بۆیە ئێوە تۆ ئێستا پێڵی چەنە باس لە کاتێکە ئەم مناڵە ئەم پرسیارانی ئیکە بەڕێزەکەم بەخوا کاک شاباز ئەم مناڵی ئێوە مناڵێکی بلیمەتە من دوای دەرەنجامەکەشی پێڵم چۆ جاری یەکەم تێستم بۆ کرد ئەم مناڵەتە مناڵێکی بەهرەمەندە واللهی ئەبێ نانێ بخۆن و دەبکەن بەخێر کە خوا مناڵێکی یاوە یاونەتێ ئەمە لە هەر خێزانێکی ڕۆشنبیرابێ ژینگەی بۆ خوڵقێنێ چەند پرسیار ئەکا ئەو ئەوەی تریش پرسیاری لێکەنەوە بۆی پرسیار بکە ئەزانی مێشکی مناڵە چەند گەورەیە چەند فراوانە چەند گەشاکات بەڵام بەداخەوەیەوە لی تێناگەن ئێوە مناڵەکەتان بە چەنەباز و بە زۆر بڵێ و بە زۆر جوڵە و نازەمچی لە کاتێکە ئەم مناڵی ئێوە بڕوا و هەبێ مناڵێکە کە مستەقبلێکی باش چاوەڕێیەکە بە شەرتێ لی تێبگەن و ژینگەی بخۆڵکەن زۆر بڵێی و چەنەبازی و زۆر پرسیارکردن نازانم ینی شتێکی باشە بەڕای هەموو دایک و باوکی شتێکی خراپە ئەبێ مناڵ جۆڕایەغلی دایک و باوکی وێ بە قسەی دایکی بکە بە قسەی باوکی بکە پەلاماری هەموو شتێک نەیە یعنی عاقڵ بێت ئەمە بۆ چوونی توێ کاک شاوەس ئەم بۆ چوونی توێ بەس عیلم وان ناڵێ ئەزانی ئێستا زانە زەڵێ چی ئەڵێ ئەو مناڵانی کە ئاوە بێدەنگ دانیشن و فەقیرن و ئیتە چی پێ بڵێ بەڵێ و سەری بەم لاولایە نەسوڕێنێ و حرەکە و نەکات و پرسیار نەکات و دەستکاریشت نەکا لەلایەنی دەرونیەوە نەخۆشن مناڵی زیرەک مناڵی بلیمەت پرسیارەکە دەستکاری شتەکە اینجا چونکە ماسوولکەکانی گەشەی نەکردووە ئەوێ ئەم پەرداخەوەکو تۆ هەڵگرێ جاری وە پەرداخەکە ئەکەوێت بۆ هێشتا ئەم ماسوولکانی پەنجەکانی دەستی گەشەی نەکردووە ئەکەوێت لە دەستی بەڵام ئەوێ تاقیب کاتەوە لە جیاتی ئەم پەرداخە کە شوشەیە ئەشکێ پەرداخێکی پلاستیکی بۆ دانم با دەجار بکەوێتە خوارەوە هەتا کۆنتترۆلیەکە شتەکان تاوتووەکە ئەمە ئێستا مایکە ئەمە ئەم قەڵەمە ئەوێ بیکاتەوانێ وەکو عالمێک ئەوێت تحلیل شی کاتەوانێ وای لەکە جاجاری وە بۆی نابەستێتەوانێ عەسەبی بێت و ڕاب بفڕێە ئەمە هەمووی ئەمانە صیفات و خەسڵەتی مناڵی داهێنەرن هەمووی صیفاتی کەسانی بلیمەتن با من یەکشتان بۆ باسکەم مەفروزە زۆر دڵتان خۆش بێبەوە یەکەم جار کە هێناتان تێستان بۆ کردوا بوو من نەتیجەی تێستەکە وتانینەوە جاری دووەم بۆیە بۆ منە ناردنەوانێ ئەوە نەتیجەی تێستەکەم لە دەسایە قوشکە بە ڕێزەکەم ئێمە هی دوو شتیشم بۆ کرد یەکێکیان هینی داهێنانەکە بوو دووشت هەیە ئاگاتان لێبێ زیرەکمان هەیە و بەهرەمەندیشمان هەیە مناڵ هەیە زۆر زیرەکە ینی ڕێژەی زیرەکەی 130 و 140 و 150 چ مناڵ یاسایی لە بینی 85 بۆ 150 ئەمە ئێوە زۆر لەوە زیاترە بەڵام هەیە زۆر زیرەکە بەڵام بەهرەمەند نییە ینی لە بوارێکە داهێنانی نییە بەرهەمێکی نوێی نییە لە هەمان کات ئەم مناڵیەوە لەگەڵ زیرەکێکەشە بە هەمان شێوە ئەوەتە تێستی داهێنانەکەمان بۆ کرد
کە چوار قودرەیە یەکێکیان پێڵێن ڕەسەنێتی ئەساڵە یعنی چی یعنی فکرەیەکی نوێ دەیاتێک کە پێشتر بیری لێ نەکردێتەوە بۆ نمونە وەرەقەیەکی ئاوە ئایفۆڕیەیتێ ئێمە لە تەجروبەکە خۆ جەناب ئاگا لێبوو ئەڵێ ئادەی پێم بڵێ ئەمە بۆچی بەکارێنی ئەگەر بڵێ لەسەر نووسم هەموو کەسەی زانێ ئەگەر بڵێ باوەشێنی پێەکەم هەموو کەسەی نازێ ئەگەر بیکە نازان بەلولێ گوڵە بە ڕۆژە هەموو کەسەی زانکە ئەزای مناڵەکەی وشتی وای وتوە بڕوا بێ سەر دەسۆڕمێ شتێکی وتوە هیچ مناڵێکی تر نەیوتوە ئێمە دەڵێن تێسمان بۆ مناڵانی تیش کرد بەراوردمان کرد بە هەمان 5 ساڵەکەیەوە لە 6 ساڵ و 7 ساڵیشەوە مناڵانی تر نەیانزانیوە کەواتە لە فکریا لە بیر و بۆچوونی ئەم توانە داهێنەر هەیە کە ڕەسەنایەتیانی ئەسڵی لە فکرەکانی دوو نەرمێتی لە مێشکایە ینی ئەتوانێ مێشکی مشکلەیەکی تووشەوێ بۆی حل نەکرە بە دوای بەدیلێکی تراگەڕێ مێشکی نەرمە وەکو خەڵکێکی تر مناڵی تر نییە مێشکی جام بوو بێ کەید لا بڵێ نێرەبی دۆشە شتێک بۆ هەروە بکە خۆ نمونە لە بەرچاوی خۆتان دوو نمونەمان هێنایەوانێ سێ مناڵی ترشمان هێنابوو ڕەوزەکە تۆپێکمان خستە ژێر قەنەفەکەەوە وا بوو مناڵەکانی تر شیانەکە هەر دەستیان درێژەکە هەر دەستیان دەخی و شانیان نشکا بۆیان دەرناهاو چکە تۆپەکە دوورتر بووە لە دەستیان مناڵەکە ئێوە چی کرد خۆ بینی خۆ یەکسەر دەستی وا لێ کرد نەیگەشتێ دوای تۆز ئێوە سابیری کردەوە قاچی ئەمە نەرمایەتە لە مێشکا لە دەستە و کردی بە قاچەوانی تە هەر دەست اینجا قاچ خۆ درێژترە لە دەست قاچی نەیگەشتێ چی کرد نەچوو ماسیحەکەی هێنا ئەمە هەمووی نیشانن کە ئەم مناڵی ئێوە مناڵێکی بەهرەمەندە لەگەڵ زیرەکێکەشە اینجا لەگەڵ ئەوەیە تەلاقە ڕوانی ئەو توانایشی لە هەموو مناڵەکان دووقاتی مناڵەکانی تر بوو ڕوانی چیە تەلاقە ئەوەیە بەبیری دێکەوتمان زۆرترین وشەمان پێ بڵێ کە بە شێ دەست پێ بکە شۆڕش و شایی و شۆش نازام شین و ینی لە ماوەی 1 دقەیە چەند ژمارەیە چوونە ناو دەکاریەکان هەر ڕسمێکمان بۆ دانەوتمانەوە ڕسمە بکە مناڵەکانی تر ڕسمی کە لەسەریشان کرد و وایشان کردێشتا زەلامەکان تەواو نەکرد مناڵەکەی وەزان چی کرد خۆ ڕسمەکانی ماوەلاتانە ڕسمی ئینسانەکەی کرد خاڵێکی لێرە بۆ کرد نازام گوارەی کرد دەگوێی ئەڵلقەی کرد چۆنە ناو دەکات ئەمانە هەمووی خەڵ قسەی من نییە بە قوربان قسەی زانایکە ناوی گلفۆردە کە اختیباری هەیە بۆ مناڵی داهێنێت باشە ئەم مناڵی ئێوە ئەم هەموو توانایی هەیە خوای گەورە ئەم هەدیەکە یاوێتی بە ئێوە ئاوە بەم شێوە مامەڵەی کوژن ئاوە توانەکانی زیندە بە چاڵەکەن باش کاکتۆر یعنی بۆ منە مناڵەکەم حەزەکە من چیرۆکی بۆ بێڕمەوە ئەجا هەروەها کاتێکی زۆر بە یاریە خەیاڵەکانەوە عنی بەسەرە بە یعنی هاوڕێی خەیاڵی و دروستکراوە یعنی وەهمی دروست هەیەت یعنی و هاوڕێیانی هەیە بە خەیاڵی خۆی و پرسیاری نایاسایشەکە کە پرسیارەکان یعنی زۆری کەسانی لە خۆی گەورەترن تۆ چیتری لێ بینی وەڵاهی کاک دکتۆر جاری وە هەیە کە بەتەنیا هەل لە خۆی و گۆرانی هەڵێت یا ئەو ڕەفەیەکم هەیە لە ماڵەوە کتێب و شتیتیایە چێ لە خۆیەوە کتێب دەرەهێنێ سێریەکات بەبێ ئەوی برزانێکە بیخوێنێتەوە سێریەکات یانی کتێبانی کە زۆر لە بیر و فکری ئەو گەورەترن کە جاری وایە منیش بەڕاستی لی تێناکەم ئەوە چێ لە خۆی لاپەڕەکانی هەڵاتەوە سری ڕستمەکانیەکە یاری ئەفسوناویەکە هەل لە خۆیەوە ئەجوڵێ دیێت ئەڕوا بۆ ماڵەیە یانی شتی زۆر زۆر سیرەکە چیتری ینی هەرەوەژ نیانە زۆر شتی تریشی کاکتۆیان نازانم ئەبێت ئەمانە خراپ نەبن ینی بۆ نمونە دووشت بەیەکە کە عادەتەن بێکەوە ناگونجێن و ناوتێن ینی وەک وێنە کێشان و گۆرانی وتن کاتی وێنە کێشانەکە گۆرانی ئەڵێ احتیادی ڕاستە بەس وێنەکە کێشە بەڵام لەگەڵیشا گۆرانی ئەڵێ ینی بۆ حەزەکە بەتەنیا بڕە حەزەکە لە دەرەوە لەبەر باران یاری بکات ینی ئەو شتانی کە دەیبینی بە شێوەیەکی ناسایی وەسفیانەکە کە دەیان بینێ زۆر دەترسم ینی کوڕەکەم شتێکی ناسایی هەبێت من دوای بەرنامەکە 600 چاوەتان نێمێ ئەگەر هەموو سێ چوار اختیبار تێستان نێمێ هی داهێنەرەکان ئەگەر هەموو ئەم نیشانانی کە ئێوە باسیەکەن هی لەو تەجروبانیان نەبوو لەو تێستانیان نەبوو کاڵێ مناڵی بلیمەت و بەهرەمەند ئەمانەیان هەیە واللهی ئەوانەی ئێوە باستان کرد هەر هەمووی صیفات و خەصڵەتی ئینسانی داهێنەرە ئەمە زانکان هاتون توێژینەوەیان کردو بزان ئەو مناڵانی کە زۆر زیرەکەنەوانی بەهرەمەندن ئەوانەی داهێنەرن خەصڵەت و سیفاتەکانیان چیە هەمووی ئەوانەی کە ئێوە باستان کرد خەصڵەت و سیفاتی کەسانی داهێنەرن یعنی ئەبێ ئێوە دڵخۆش بن کە مناڵەکەتان ئەو سیفاتانە هەیە ئەو خەصڵەتانە هەیە ئەبێ ئێوە شانازی پێوە بکەن کە مناڵەکەتان ناو بلیمەتە کە چی هاتووی ئەڵی مناڵەکەم چەنە بازە مناڵەکەم دیوارە نووسێ مناڵەکەم ئەبێ بەدوای هۆکارەکە بگەڕی بۆ ئەوانە ئاکات لەبەرەوەی ئێوە ژینگەکە کە ئێمەڵێن ژینگەی گونجا ئەوەی ژینگەی گونجاو
ئەگە تۆ وایت بۆردێکی بۆ دابنایە مستحیلە ئەو مناڵە سەر دیوار بنووسێ ئەگە تۆ وەرەقە و کاغەز باە و دەفتەرە باە و قەڵەمە باە مستحیلە ئەو مناڵە بچێت لەسەرەوە پێشە دەوت دیوار نابێت بنووسی بۆ ڕوو نەکردەوە ینی پێشەوەی بیشی نووسەکە جارێکی نووسی لێ تێکچوو لەبەرەوەی وایت بۆردەکە یا تەختە ڕەشێ تەختە سپێکە بۆ دانە ناوقوچی من ئەزانیمانەوەی هەمووی خەسڵەتن ئەبێ ئێوە ئێستا هەوڵ بن لە دوای بەرنامەکە کۆمەڵی ڕێنماییتانێنێ کۆمەڵی ئەدەوات و کەرەستەی ناوماڵ هەیە بێنن دابینیکەن کۆمەڵێ شت هەیە بۆی دابینکەن بۆ ئەوەی ئەم مناڵەوەکو زانایەکی بچکۆلە توێژینەوەکە زانایانە تا ئێستا خۆ بە تەواوەتی ژێرپەنجە نەدۆزداوەتەوە ئەدیسۆن هەتا کارەبای دۆزیەوە چەندەها جار غەڵەتی کرد مەبەستمەوەی زاناکانیشە تا ئەگەنە نەتیجێ هەڵاکەن مناڵەکەی ئێوەش هەموو ئەمانی کە ئەیکا هەوڵدانە وەکو زاناکان دوای ئەوە مناڵی بلیمەت یا مناڵی بەهرەمەند بە جۆرە بیرەکەنەوە پێڵن بیرکردنەوە لە دەرەوەی سندوق ینی لە دەرەوەی ئەمە لە دەرەوەی باوەکو من تۆ بیر ناکەنەوە قسەکانی وەکو من و تۆ نییە سوالەکانی وەکو من و تۆ وەکو مناڵی یاسایی نییە ئەمانەیە مناڵی بەهرەمەند دەبێ شانەزی پێ بکەن خوشکی بەڕێزم بەڵێ کاکتۆریان وڵی بڵێن ینی زۆر جار خزم و دراوسەکانمان ئەمان ترسێنن ینی ئەڵێن لەوانەیە مناڵەتان تووشی کێشەیەک بێت چونکە ئەو ڕفتارانەی ئاسایینین و ینی وەک مناڵەکانی ترنین ئێمە وتمان ئەخر وتمان تریفەخان نابێ وەکو مناڵی تربێ ئەگەر وەکو مناڵی تربێ مناڵی ئاساییە مناڵی زیرەک و بلیمەت بە جۆرێک بیرەکاتەوە بە جۆری ڕفتارەکە جیاوازە لە مناڵی ئاسایی بۆیە بە عەکسەوانەیە و تۆ ناوێت جۆ لە قسە و قسەڵۆک بگری جۆ لە چی ئەگری زەلامێکە کاڵێ ئەم مناڵی تۆ بۆم پرسیارە گەورانە کاڵی سەرە ژنە یا سەرە پیاوە نازام چیە ئەی بێ بڵە شانازی پێوەکەی بڵێ لەبەر مناڵەکەی من زیرەکە بڵێ مناڵەکەی من ڕاستە بە عمر 5 ساڵە بەس بە عەقڵ لەوانەیە 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵیش بێ ئەوە نازانن مناڵی ئەگە تۆم لە حەزە و کردبێ زۆربەی زۆری ئەوانەی کابن بە زانا و دانا و بلیمەت و هەمووی لە مناڵیە ڕفتارێن جیاوازە لەوانی تر شتێکی پێڵن جیاوازی تاکی فڕوقی فەردی لەبەرەوە ئەمە هیچ کێشەی تیان نییە کە ئەم مناڵی ئێوە لە 100 ئێمە هەردوو تێسەکەمان بۆ کورە قوربانجان خەرکاک جاری وا هەیە یعنی ئەم کێشانە بۆتە کێشەیەکی زۆر گەورە لەوانەیە کێشێکی لاوەکی بێکاوە ئێمە باسیکەین بەڵام بۆتە کێشەیەکی زۆر گەورە بۆ مناڵەکەمان یعنی جاری وا هەیە لە باخچە تەلەفۆنمان بۆکەن ئەڵێن وەرن مناڵەکەتان کێشەیەکی یەکە ئەچین ئەڵێ نایەڵێ دادەکان و مامۆساکان هەتەنانە دەرسەکە شەرحکەن ئەو نەپرسیاریان لێەکە یا ئەڵێ ئێمە پێڵێن ئەو وێنەیە بکێشە ئەوە چه وێنەیەکە کێشە ئێمە ئاڵێن ئاوا بڕۆ ئەو بە عەکسی ئەمەوە هەڕوە زۆر ناخۆش جاریوا لە کۆبوونەوەکانە تەنها پەنجە بۆ ئێمە ڕاکێشن ئەڵێ مناڵەکەی ئێوە مناڵەکەی ئێوە ئاوە و ئاوە جازانی کاک شابازیان ئەوەش بەداخەوە ینی ئەو مامۆسا و دادانەش تێنەگەیشتون لە سایکۆلۆجیی مناڵی بەهرەمەند ئەجینا نابێت تۆ دادەیەبی یاخود مامۆسایەکی باخشەی ساوایان بی ئەبێ کۆلیەجی پەروەدە بەشی باخشەی ساوانی تەواو کردێ کە لەو بەشەی ئێمە من لەوێ چەند ساڵ دەستم بتوێتەوە ئەم بابەتانیان پێڵێن کاڵێن ئەم نیشانانە لە هەر مناڵێکا هەبوو زۆربەی دووبارە بۆ ماوەی 6 مانگ ئەم مناڵە ئەبێ دایک و باوک ئاگاداری بە مناڵی زیرەک و بلیمەتە بەداخەوە دیارە ئەو باخشەی تۆ مناڵەکەەوە ببردووە دادەکانیان شارەزاییان نییە ئەوانیش عین نەشت وەکویەوە چۆن چەنەبازە جەڵە چەنەبازە هێزانی مناڵ بۆ قسە بە مامۆسا بڕێ لەبەرەوەی ئەمەنگە فکری سەریعی بۆی بیری نەچێتەوە یەکسەر دەیڵێ لەوانەیە مامۆسا باسی شتێکەکە ئەم زیاتر شتێکی تری لە مێشکا دروستە بێ بۆیە ئەوێ لە بیری نەچێتەوە بیڵە ئەبێ مامۆساکان ڕێی پێ بن قەیچەکە قسە بکە بابا دای بنێ بڵەوە بۆ مناڵەکانی تە قسەمان بۆ بکە چی باسی چیەکەیت بۆ ئەوە ئاڵی پرسیاری لێ بکەن زانە چی جواب بەیاتەوانێ ئێمانای وایە بەداخەوانێ بە هەمان شێوەی ئێوە ئەم دادە و مامۆسایانش لە با بڵێن سیفاتەکانی کەسی داهێنەر و بلیمەت تێنەگەیشتون من پێشوی بچمە لای میوانەکان حەزەکەم یەک شتان پێ بڵێم کاک شاباز تریفەخان ئەم مناڵە هەدیەیەکی خوای لای ئێوە و دڵنیاتانەکەمەوە ئەم مناڵەی ئێوە تا بڵێ بلیمەت و زیرەکە تکایە لەمە دواواز لەم شتانە بێنن کێتا چەند پرسیاتان لێکە جوابی بنەوە بڕۆن و بەیەکەوە لەگەڵ یا بگەڕێن بڵێ وەرە با ئەو قاموسەوەرە با لە ئەنتەرنێت بگەڕین بزانێمە معناکەی چییە یا تۆ پرسیارەکەی ئاڕاستەی خۆی کەرەوانێ بۆ چاوی تۆ جیاوازە لە من و باوکە بۆ مەسەلەن بۆ بەڕای تۆ من ژنم و باوکە پیاوە تۆ لەوانی جوابی سەیرە بات ئەو خۆی تێگەشت بێ لەوانی وەڵامێکی لابێ وەڵامەکەی ڕاست بوو دەستخۆشی لێ بکە وەڵامەکەی هەڵەبوو بۆی ڕاستکەرەوە ئەم پرسیارانە ئەبێ وەڵام بدرێنەوە نابێت تۆ سەر کوتیکەی تۆ لەلاو دەریەکەی لێی تۆ لەلاو دەریەکەی بە هەمان شێوە بە نیسبەت ڕفتارەکانی ترەوە بەرحاڵ ئێمە ئەم بەشە لێرا کۆتایی پێێنینە چینە ناوبڕێکەوە دواییە لای میوانە بە ڕێزەکانمان گوێ لە ڕاوبۆچوو نێوانی جەگەین
بزانین تا چەند پشتگیری قسەکانی ئێواکەن یا ئەوانش ئەکید مناڵیان هەیە برازایانێ خوشکە زایانێ خەڵک مناڵیان هەر بینیوە با بزانین ئەم سیفاتانە لای مناڵەکان ئێوانی شەیەیان نییە پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان. خۆشەویستان دووبارە سڵاو لەم بەشەی بەرنامەکە یینە لای میوانەکانمان بەخێر بێن سەر چاو هیوادارم ئینشەڵڵا بە تێبینی و سەرنجەکانی خۆتانێوەش بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن. سەرەتا چینە لای کاکە شۆڕش کاک شۆڕژیان فەرموو. سپاس بۆ بەرنامەکەتان دکتۆرگیان پرسیارەکەی من لەوەدایە بۆ جەنابەت ئەڵێن لە وڵاتی ئێمە لەم وڵاتی ئێمەدا بۆچی مناڵی بەهرەمەند کەمە بەڵام لە وڵاتانی تر وەکو ئەوروپا بەڵێن وڵاتانی دەرەوە تورکیا بێ ئێران بێ هەر وڵاتێک بێت دەرەوە زیاتر بەهرەمەند هەیە و دەرکەوتوترن. وەڵا کاک شۆڕجیان یەکیشیان هۆکارەکان خێزانە ئەم خێزانە لێم عاجز نەمن کاڵم خێزان ئەوانەی خێزانەکە ئێمە شەروا بێ فەرموو لە وڵاتانی پێشکەوت و کاک شۆڕش زۆربەی دایک و باوکەکان شارەزایی باشیان هەیە دەربارەی مناڵی بەهرەمەند ئەزانن ئەم نیشانانە هەیە لە ڕێگەی بەرناوە بێ لە ڕێگەی کتێبەوەی خوێندنەوە ئێمە کتێب ناخوێنینەوە لەوانەی جەنابە ئەگەر بە سەیری ئەنتەرنێت کەی لە ئەوروپا لە ناو قیتارە لە ناو میترۆیە لە ناو پاسە لە حەدیقە لە مەطعەمە هەمووی کتێبیان پێە لای ئێمە تەلەبەی جامیعەش بەس بۆ تەقریر و راپۆر دەچێت کتێبە خوێنێتەوانێ نەک بۆ سەقافەت و بۆ ڕۆشنبیری خۆش دەزانی ئێستا زاناکان پێمان دەڵێن ئامارەکان هەر 5 ساڵ جارێ عیلمە بێ بە دەبڵ ئەگەر ئێمە هەموو عمریشمان لە مەکتەبین شەو ڕۆژیش بخوێنین شەویش نەخەوین هێشتا ناتوانین لە 105 عیلمی زۆرگین کەواتە خۆ ناتوانانی هەموو شتێ لە مەکتەب بی لە جامیعە لەم ئیعدادیە بی بە تەلەبە ئەبێ یەکێک لە وەسیلەکان خۆ فێرکردنە خۆی فێرکە یەکێک لەوە کتێبە سەرچاوەکانە ئێمە لە مناڵی و مناڵەکانمان فێر نەکردووە لە چەند ماڵی ئێمە کتێبخانە هەیە چەند دایک و باوکی ئێمە گۆڤارێک ئەچێت دەمانچەیەکی بۆ کڕێ بۆ مناڵەکەی ناچێت گۆڤارێکی مناڵانی بۆ بکڕێ کە لە مناڵیەوە خوێندنەوە خۆشەویست کار لای بە دوای کتێب بگەڕێ بە دوای سەرچاوی بگەڕێ لەبەرەوە ئەوان عیلاقی بە کەلتور و ڕۆشنبیریەکانە هەیە ئەوان مناڵیان زۆر قسە بکە پرسیاری زۆر کە پێناڵن چەنە بازە پێڵێ ئەمە حەز بەزانینی شتەکانەکە جوابی هێنەوانێ مناڵەکەیان کە داوای شتێکەکە دایک و باوکیانەکە نمونەیەکیش بۆ ئەندانینەها بە قوربان تۆش بیکەوە کۆی من حەزەکانیان تێدەکەن ئەجینا دڵنیا بەخوای گەورە لە جنوبی ئەفریقا بەهرەمەندی داناوە لە کوردستان داناوە لە ئەمریکا و لە یابانی شەیە بەڵام یەکەم ژینگەی خێزانی ئێمە خێزانەکانمان وەکو پێش ڕۆشن بینین فەرمو پێڵە چەنە بازە پێڵە حەجوولە پێڵێ زۆر بڵێ نازانی مناڵی بەهرەمەند چە سیفاتەکانی چیە دوو منهەج و پرۆگرامەکانمانە لەبێ کاکە لە شوێنی کوک و یابان یا ئەوروپا لە بەیانیەوە ئەڕۆیە لە فلەندە تا سعات 4 ئێواری لە دەوامە ئێمە سعات 7 ڕات دێتەوە بۆ ماڵەوە سێ دەوامە اینجا ئەم هەموو بایکۆتەوە ئەم هەموو شەڕ و کارەساتی لە کوردستان و لە عێراق و نەهامەتی و نەبوونی و زوروفی سیاسی و چی ئەمەی تو چۆن ژینگەیەکی لەبارە بێ مناڵی داهێنەر و بلیمەت دەرچێت ئەو مناڵە بلیمەت و داهێنەرانە بێت لە باخچەی ساوایان و لە داهێنگاوە دەستنیشانیان بکەی ئەمە تاڵە دادەکە و توێتی ئەمە چەنە باز و قسەمان پێ بڕێ حەقی خۆیتی قسە و پێ بڕێ جوابی بوەستە جوابی بەرەوە با پرسیارەکەی بکە بۆی ڕوونکەرەوە ژینگەکەمان فەقیرە بە معلومات فەقیرە بە ڕۆشنبیری بە کەلتورەکەمان ئاوایە شێوازی پەروەردەمان غەڵەتە خەریکی فەیسبووکەکە ئێمە زۆربەی دایکبا خەریکی فەیسبووک و مۆبایلەکەی خۆیەتی تااقەتی نێ وەڵامی مناڵەکانمان باتەوە هەڵێ چەنە بازە لە کاتێکە مناڵەکە زیرەک و بلیمەتە ئەوەی کێشەکە بەداخەوە زۆر سپاس کاکە شۆڕژیان چین لای سەمیرەخان دکتۆرگیان بەنسبەت مناڵ ینی هەر مناڵێک زیرەک بوو ینی هەر واتە و مناڵە زیرەک و بلیمەتە بەهرەمەندە بڵێن ینی بەبەستەوەیە ئەگەر مناڵێ زیرەکیش بوو ئەبێ بەهرەمەندیش بێ بەڵێ ئەی ئەگەر مەسەرەن زۆر زیرەک نەبوو ینی واتە نابێ بە بەهرەمەند بەڵێ وەڵا سەمیرەخان من لە بۆ ئەمان هەندێشتم ڕوون کردەوە یەکەم شت ئەو توێژینەوانی کراوە زاناکان پێمان دەڵێن ئەڵێ مەرج نییە هەموو بەهرەمەندێ زۆر زیرەک بێت زیرەکی شتێکە اختیبار و تێستەیە کۆمەڵێ توانای عەقڵیە لە ڕێگەی ئەو اختیبارە لە ڕێگەی پرسیارانە تواناکانی ئەم ناڵە دیارەیەکە لێ ڕێژەی زیرەکیەکەی ئەمەیە ئایکیوەکەی ئەوەیە هەیە 150 هەیە 140 زۆرترین دەرەجە بەڵام لە بوارێکە داهێنانی نییە بەهرەمەند نییە
ینی بەرهەمێکی ئەدەبی هوەری ڕەسام بێ ممەسیل بێ ڕاضیە بێ زانایەک بێ لە بوارێکە تەکنەلۆجیا شتێکی داهێنا بێ شتێکی اکتشافێکی کرد بێ جایزەی نۆبڵی وە شتێکی وایکتە بەس زۆر زیرەکیشە هەشە مامناوەندیە لە زیرەکیە مامناوەندیە لە زیرەکیە بەڵام بەهرەمەندە بلیمەتە ئیتر لە بواری وەرزشە لە بواری هوەرە لە بواری مۆسیقایە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری میکانیکە لە هەر بوارێکا بێ لەبەرەوە مەرج نییە بۆ مەرج نییە لەبەرەوەی کەسی بەهرەمەند ئەبێ کۆمەڵێ توانای هەبێت چوار توانای سەرەکیە زانایەک ناوی گلفۆرد لەگەڵ تۆرانس دۆزیویانەتەوە یەکێ لەوە نەرمایەتی یعنی ئەو کەسە کە بۆ ئەمانم باسکە مناڵەکەی نەرمایەتی لە مێشکیا هەیە هەر دەسی وا لێ ناکە تۆپەکە دەربێنە فکری گۆڕی نەرمە مێشی کردی بە قاچی کە قاچی بۆی دەرنەها و چوو ماسیحەیەکی هێنا ئەگەر ماسیحەکەش بۆی دەرنێ بە قاچیەوە بەسێ ئەر کەسێ ئاوا لە یەک شتا چەق نەبەسێ نەوەسێ ئەمە ئەبێ بەداهێنەر بەس شەر نییە لەوانی زۆر زیرەکە بەس نەرمایەتی لە مێشکیانە بێ ئەسیل فکری ڕەسەنی هەیە یعنی شتێکە پێڵە خەڵک پێشتر بیری لێ نەکردوەوەوانێ ئێمە بەچی ئازانین یەن پرسیارێکەکەین شتێگەڵین لە 100 کەس لەو 100 کەسە دوو کەسی شتێکی پێڵە 100ەکەی تر نەیوتووە ئەمە کەواتە ئەم فکرەی پێڵن ڕەسەنایەتی هەیە ڕوانبێژی تەلاقا بریتە لەوەی کە پێڵێ مەسەرەن ئادەی لە یەک دقەیە زۆرترین ژمارەم پێ بڵێ بۆ نمونە شتم پێ بڵێ کە دژی یەک بن ئەڵێ ڕەش و سپی و تاریک و ڕوون و ئیتر لەگەڵ یاڕوا قەڵە و زەعیف و درێژ و کورت و نازەم ڕوات لە یەک دقەیە هەر کەسێ زۆرترین ژمارە و باتە ئەوە ڕەوانی تەلاقی زۆرە ئەمانە چوونە ناوردەکاری وەکو بناڵەکەی ئەمان تۆ ێساگە مناڵێکە یاڵێت ڕسمی ژنێکم بۆ بکە ڕسمەکە بووەکە سەیری تووە کات و سەر کێشە و دوو دەسی بووە کاویتر مشکلە نیە دەسەکانی باریکە سوورە درێژە کوتە کێشە نییە بەس میزانی وتێمە دەسە و قاچی بۆکەوانە یەکێکتر نا ئەمە ئەکام ڕسمە بەڵام عینێکێکی کاتە چاوە ها وردەکاری شتێکی بۆ زیا کرد گوارەیە کاتە گوێ ئەوی تر نەیکردووە مەسم باسنگە کاتە دەسی بۆ من لە چکیە کاتە ئەچێت ئەما نابن بەداهێنەر بەس لەوانەیە مام ناوەند بێ لە زیرەشیە لەبەرەوە پەیوەندی ڕاست بەس هەشە زۆر زیرەکە و بلیمەتیشە ئەمە بەڵام مەرج نییە ئیلا بێ زۆر زیرەک بینجا بەهرەمەند بی نەخێر زۆر سپاس چینە لای نەرمین خان فەرموو دکتۆر گیان دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس بەڵام زۆر دایک و باوک هەیە شارەزایان نییە لەوەی کە ئەو مناڵیان بەهرەمەندە زۆر زەرور و پێویستە کە مامۆستای باخچەکان بزانن کە ئەو مناڵە بەهرەمەندە بەس بۆ ئەوان نازانن بانگی وەکو بۆ نمونە بانگی باوکی ئەو مناڵە ئەکەن و ئەڵێ مناڵەکەت هارە وڵات سەمیرە خان ونیە ببوو لە من غەڵەتم کەوتم دەرمی خان سەمیرە خان ئەوەی جەناب دەڵی لە 100 دەبێ وابێ یعنی بمانێ و نەمانەوێ یەکێکە بوو بە مامۆستا ئەبێ ڕۆشنبیری و زانیاری لە هەندێک لە دایکەکان زیاتر بێگەر شەهادەکەشی نەبێ چونکە هەموو دایکێک خوێنەوار نییە بەڵام هەموو مامۆستای خوێنەوارە بەڵام خۆی مەفروزە هەموو مامۆستایەک بە تایبەتیهی باخچەی ساوایان چونکە دایەنگەش تا ڕادەیەک بەڵام زیاتر باخچەی ساوایان زۆربەی صفات و خەسڵەتەکانی کەسانی داهێنەر لە باخچەی ساوایان و دەرەکەون من یەک نمونەی بچووک بووە من زۆر مناسبەشە باسم کردەوە بەس بۆیە ببینەکەم زۆر دایک و باوکێ و جەنابیش لەوانی نەویست بێ بۆی بۆیان ڕوون بێتەوە پۆلی یەکی ابتیدایی مامۆستا بە مناڵەکان بیرکار مامۆستای بیرکاریە بێ ئەڵێ ئادەی یەڵە مناڵان ئەمەم بۆ بنووسن لەسەر وایت بۆردەکە پشی لە مناڵەکانە بێ ئەنووسێڵێ یەک زائیدەن دوو زائیدەن سێ زائیدەن چوار زائیدەن پێنج زائیدەن شەش زائیدەن حەوت زائیدەن هەشت زائیدەن نۆ زائیدەن دە چەنگەکە هەر ئاوا ئاوڕێاتەوە مناڵێ دەستی بەرز کردێتەوە ئەڵێ ها کوڕم ئەڵێ 55 ئەڵێ چۆن زانی ڕۆڵە مامۆستاکە سەری سوڕما کە مامۆستای بیرکاریە وتی چۆن زانی و ئەزانی بۆچی ئەم مامۆستایان پرسیارەی کرد چونکە تۆ وەرە ئەو مامۆستایە کە مامۆستای بیرکاریە بەم شێوەیە ئەزانێت چۆن ئەو ژمارانە کۆکاتەوە 1 و 2 3 3 و 3 6 6 و 4 10 10 و 5 15 15 و 6 21 21 و 7 28 28 و 36 36 و 9 45 45 و 10 55 کاتیەوە نیو دقەیەکێوێ بەس هەر ئەم ئەو ڕیاوەتەوە نیو دقەکە نییە چۆنە مناڵە زانیتی مناڵەکەوتی مامۆستا ئاسانە وتی چۆن ئەم بەم طریقەیەکی دەرهان کە بە جەنابتم و مناڵەکەی تۆ بە شێوەیەکی تر بیرەکاتەوە لە دەرەوەی سندوق باو نییە وەکو خەڵکی زۆری نەبیکە ئەم مناڵە چکە بلیمەت و زیرەک بووە بە شێوەیەکی تر پێشەوانەی مامۆستاکەی بیری کردوەتەوانێ ئەو چۆنی حساب کرد ئەوە یەک زائیدەن دوی نەکردووە ئەم سەر و ئەو سەرەکانی کۆ 1 و 10 چەنگەکە وتی 11 2 و 9 چەنگەکە 11 3 و 8 چەنگەکە 11 4 و 7 چەنگەکە 11 5 و 6 چەنگەکە 11 5 11 ئێوە بەرمەجەیە کۆمپیوتەرە کۆمپیوتەر و حسابێکە
بۆیە هەر یەکسەر لە چاوتروکانێکە زانی وتی ئافرین دەستخۆش واللهی من ئەم طریقی نەزانی و لەم سەرەوسە من هەروە یەک بە دوو بە دوای یەکە ئەی با بۆ لای مدیرەکە ئەزانی مناڵەکە چی دەرچوو گاوس گەورەترین عالمی ڕاضیاتە ئێستا و بینەرانی کە ئەمان بینن ئەگەر بێتون دیشان دەرچووی زانکۆ بن و بەشی بڵن کۆلێجی زانست و بەشی بیرکاری زان گاوس چێە چۆن ماڵی فرۆید و ئاینشتاین بوو بەو زانایە گاوس هەر لە مناڵیەوە دەرکەوە دەلای ئێمە هەر بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزە کە بۆچی لا ئێمە داهێنەر و بلیمەت نییە لا ئێمە ئەو مناڵانەی کە ئاواز زوو جواب بنەوە و بە شێوەیە وەڵامی مامۆسا باتەوە جیاواز بێ لەوە مامۆساکە ئێمە مامۆسامان وا پەروەردە کردووە کە منیش مامۆسام ئەمەگە متەواضع بین ئەوەگە خاکی بین مناڵەکە بەرین بۆ لای بدین بڵین من بە شێوەیە نایزانم ئەمەی زانشتی واکەین یەکسەری دانیشتی و نایشە بێدەم چەنە بات بام قسەکەم تەواوکەم یەکسەر ئیکوژین تواناکانیان ئەمەیە ئیشکێنێتەوە بەڵێ بڕاو بێ من چەندەها خولمان کردوەوە بۆ مامۆساکانی زانکۆ چەندەها مامۆسای زانکۆ بە پیا و ژنەوە وەڵڵی ئێمە برایەکمانە بوو قوشێکمانە بوو ئاوا پرسیاری زووە کرد زوو وەڵامی مامۆساکەیە زۆر شتێوت لە ئەینوسی جیاواز بوو لە مامۆساکە نێزانانی چکە هەر ئەوازانێ ئەیگو محارەبەیانە کرد و قسەیان پێوت ئەخینە سەری خۆی هەڵگرت و ڕۆی ئێمە مناڵی بلیمەتمان نیە بەڵام ئێمە مامۆساکانمان وا پەروەردە نەکردووە من پێش هەمویان کە بەم شێوەیە مامەڵە بکەین و دەستی مناڵەکە بگرین یەکسەر تەریقیەکەی نوۆی کوژین و ئیتر وەکو بروسکەیەک واکەوتم کە ڕوا فەوتێت وازحە تونجان ئەرەوەڵا ئەوەیە کێشەکەمان سپاس خوش بە ڕێزەکەم دوای سەمیدەخان چین لای کاگڕێبین کاگڕێبین جان فەرموو دەستخۆشی بەرنامەکە و لێکم کاک دکتۆر جان وەڵاوەکو باسی کرد مناڵی بەهرەمەند و زیرەک پرسیاری زۆرەکات بەڵام دایک و باوکی ئەمڕۆ بۆی کارکردن و دەوام و مەشغوڵیەتەوە لەوەنێ کاتی زۆریان نەوێ بۆ ئەوی جوابی مناڵەکانیان بنویان جوابی هەموو ئەو پرسیارانە بکەنەوە کە مناڵەکە ئیکە پرسیارەکەەوەی ئای کێشە بۆ ئەم مناڵە دروسە بێ لە داهاتووە بێگومان کاگڕێبینجان کێشە چییە؟ ئێستا من کۆمەڵی پرسیارم هەیە تۆ بێ جوابم بیتەوە کە جواب نەیەمەوە پرسیارەکان بێ وەڵامە مێنێت تر لە مێشکمە ئەشێوێت دیتر یان لە خۆم شتێکی تر بە شتێ پڕێکەمەوە یان لە برادریی خراپەوە یان لە کەسێکی نەزانەوە مێشکم ئەشێوێنن بۆیە زۆربەی ئەم مناڵانە بلیمەتانە بەس لێدا بێ پرسیارەکە بە شێوەیەکی تیژ با بکەین کاگڕێبین ئایا ئیشەکەی باوکو دایک گرنگترە 10,000 پەیاکە یا مناڵە بەهرەمەندەکەی پەروەردە بکە کامیان مهمترە تۆ ئەگەر لێکی بیتەوە ئێستا بۆ نمونە هەر ئاخر شت ئەمەی چی پێڵێن ئەمەی هەڵبژاردەی عێراق بوو وەنیە کۆمەڵێک برادەر ئەمانی کە ئێستا عێراق یەکەم بوو هی خلیجە ئەمەی وایە بزانە ڕێوزەراکەیەکی 200 متری عەرزەیانێ لە ناو بەغدایە کە بزانە چەند پاراکە شتێکیان وتیان لای ئێمەژی دەفتەرێکیان ناو نەتێ اینجا لەکوێ نازانم سەدر یعنی کە بووی حساب کە هیچ نەبێیەکی تقریبان 20 دەفتەریان بەلانی کەمە 50 دەفتەر بێژگە لە عەرزەکە باش ئەگەر مناڵەکەی ئاوا بەهرەمەندکە یەکی ئەوە جارێکی و میسی و ڕۆناڵدۆمانە باسکەی ئەوە ئەبێ 2000 وەکو ئێمە مەعاشەکەی تەرخانکەوە نابێت باش تۆ مناڵەکە وەگەر لە بوارێکە لە بواری هونەرە لە بواری فەنە لە بواری وەرشە بەهرەمەند بێ ئاوە جوابی بیتەوە 2000 ئەوەی تەعویزی ئیشەکە بۆ ناکاتەوە کەواتە ئێمە بە دوای ئەبێ بزانین چی گرنگە و چی زۆر گرنگترە مناڵەکەی تۆ کە خزمەتی بکەی عیلمەکە پارەی یا سەرف بکەی لە دواییە بە هەزاران قات دەست دەکەوێتەوە بەڵام ئەگەر توانەکانی کوشت بەهرەکانی کوشت تووشی گرەی دەرونیە بێت تووشین سەدان کێشە ئابێ پارەی دنیا تەعویزی ناکاتەوە قەرەبی ناکاتەوە کەواتە بێ ئێسایەمەی دایک و باوک بیر بکەینەوە ئایا فەیسبووکەکەی من مهمە یا بڕۆم ڕۆژانە 6 سعات زیاتر ئیشکەم 10,000 پەیاکەم کە مانگی 300,000ەکە یاخود ئاوا خزمەتی ئەم مناڵە بەهرەمەندە بکەم هەموو مناڵی پرسیاری وان ناکە قوربان من باسی مناڵە بلیمەتەکانەکەم وەڵام ماڵ هەیە مناڵی تیا لەبیانی تایوەری چوار پرسیار ناکە ڕای پرسیارێکیش نەکە ئێم باوکو دایکانی کێشیانە بەس کە زانی و ئاوایە ئەمە هەدیەیە دیاری خوایە بۆ هاتووە خزمەتی کە فریایکەوە ئەوەیە زەرەرەکەیەرە وڵات چۆن زەرەری لێ ناکەوێت زۆر سپاس ئەچینە لای کارزان کاک دکتۆریان دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس من پرسیارێکم لە بەڕێزت ئەویشەوەیە کە ئاڵێن فرۆید و توێتی ئایا قسەی ڕاستە فرۆید و توێتی و مناڵانی کە داهێنەر بن و بەهرەمەند بن تووشی نەخۆشی دەرونی عەقلیە بن کاکە کارزانجان با من ئەوەی جەنابێ ڕاستە بەس بۆ مناڵی نەوتوە ئەڵێ کەسانی داهێنەر و بەهرەمەندەکان زیاتر کەسە نەخۆشەکانن
فرۆید هادووە چی کردووە ئەڵێ کەسی بلیمەت بەهرەمەند کابێ بە شاعیرێکی زۆر گەورە کابێ بە مومەسیلی ئاکتەرێ بە ڕۆمانوسە ئەڵێ لە مناڵیە سەدەها کێشەی دەرونیان هەبووە زوڵمیان لێکراوە ناحەقیان بەرامبەر کراوە لە خۆشەویستی بێبەزبوون چی ئەمانیان هەموو کەبت کردو خەفەیان کردو خۆیان تەلاشعوریانەوە ئێمە جاری و کەسانی ئاسایی لە خەوا تێریەکەن ئەوان ئەو شتە کەپ کرا و خەفە کراوانیان یەن دەریهێن و لە بەرهەمێکی ئەدەبیە لە بەرهەمێکی هونەریە لە بەرهەمی زانستیە فرێن دەرەوە نەک فرۆید ئەدلەریش کە هەرسەر بە تحلیل نفسیە جەماعەتی و یۆنگ ئەمانە کە پیان ئەڵێن زاناکانی شیتەڵکردنەوەی دەرونی تحلیل نفسی ئیتر لەو جیابوونەوە لە فرۆید و هەر یەکە و مەدرسەیەکی بەخۆی دانا هەمویان تقریبانەوەن لەسەر ئەوەن کاڵێ ئەو کەسانەیە بن بە بەهرەمەند و بلیمەت و کەسانی داهێنەر زۆربیان لە مناڵێ چەساونەتەوانێ زوڵمیان لێکراوە ستەمیان لێکراوە ناحەقیان بەرامبەر کراوە شتەکانیان کەپت کردووە هەمووی اینجا لە ڕێگەی تەسامی بەرزکردنەوە یا لە ڕێگەی بەڵێ قەرەبووکردنەوە لە بەرهەمێکی ئەدەبی هونەری شازە فرێنە دەرەوانێ و من و تۆی سوادەی لەکەین بەس نەک مناڵ بەڵێ ئەوەی هەیە شیلان خان دەستخۆشی بەرنامەکە لەکەم کاک دکتۆر زۆر دایک و باوک هەیە نازانن کە مناڵەکەیان بەهرەمەندە ئەبێت ئەمە نابێتە کێشەیەک لە کاتەیەکە کە تۆ منداڵێکی بەهرەمەنت هەبێ لە ماڵەکەیە و نەتزانیوە یان نەتوانیوە لە کاتی خۆیە هەست و درک بەمە بکەی کە منداڵەکەت منداڵێکی بەهرەمەندە ئایا ئەمە تا چ ڕادەیە کێشەیە یعنی لە کاتی خۆیان نتوانێت دەستنیشان بکرێ بەڵێ دەستنیشانی بکرێت کە منداڵێکی بەهرەمەندە وەڵا شیلان خان هەموو شتێک ئێمە لە بواری دەنووزانیە شتێکمانەیە پێڵن قۆناغی شلۆق مەرحەلەی حەرج قۆناغی شلۆق چییە؟ تەمەنێکی دیاری کراوە لەو تەمەنەیە ئەبێ ژینگەی بۆ بخڵقێنی تا بەهرە و توانەکان لەویا دەرچن ئەگەر لەو تەمەنەیە بۆ نەخڵقان دوایی ئەکەوێت ئێستا بۆ نمونە لە بواری زەرع و کشتتوکاڵیش هەمانە وەنیە ئەگەر مانگی دە و یانزە و ئاوا کۆتایی یانزە و ویداتی دوانزە باران نەبارێ پەڵەنەیە دوایی ئەگەر مانگی دووسێ هەموو بارانی دنیا بارێ سوودی هەیە ینی کاتێکی دیاریکراو هەیە بۆ گەنم و جۆ وەنیە کاتێکی دیاریکراو هەیە بۆ گەشەکردنی زمان ئێستا 5 ساڵی یەکەم خاستن لە 2 ساڵی بە 2 3 ساڵی 4 ساڵی ئەڵێن قۆناغێکی زۆر ناسکە بۆ فێربوونی زمان ئەگەر بێت و لەو کاتەیە قسە لەگەڵ مناڵ نەکەی ژینگەی بۆ نەخڵقێنی تێکرد بۆ مناڵان نەبێ لە ژوورێکا سجنیکە دوایی 5 ساڵ و 6 ساڵ لە 7 ساڵی بیانەبی خەدە ناو هەموو عالەمەوە هەموو علەمای زمان قسەی لەگەڵا بکە فێری زمان نابێ چکە بۆ 2 ساڵی و 3 ساڵی و 4 ساڵی و 5 ساڵی سەوت دەنگ نەچۆتە ناو گوێچکەوە نەڕۆشتەوە بۆ لای چەپی مێشەگە و منتۆقەی برۆکا و ڤڕنگای پێڵێن کە مەسوولە لە قسەکردن تەوا ئەو خانانە ئەمرن چکە مێشک تەبیعەتێکی هەیە بندیوار نییە ئەوە بندیوار لە ناو مرۆڤ هەیە مێشک هەر خانێکی مێشک هەر شوێنێ ئیش نەکات زانیاری بۆ نەچێ یا دەنگ و لە حەواس و لە سەورەکانمان و زانیاری بۆ نەڕاوروژێنەر پاش ماوەیە هەر مۆ خۆی جیازی عەسەبی مێشک خۆی ئەمرەکە ئەڵێ ئەمە ئیشی نییە ئیتر خوێن مەچۆ بۆوێ یەکە خوێنیش نەچوو بۆی نەخواردنی بۆچێ نە ئۆکسجینی بۆچێ پاش ماوەیە کۆمەڵی ئەنزیم کۆ بێتەوە وەکو قومبەلەی مەوقوت وایە کە خانەکانە کوژن ئەی تەقێنن بەهرە شەر وایە لە مناڵیایە ئەگەر لە مناڵیە بەهرەکان ئێمە ژینگەمان بۆ نەخڵقان و وەڵامی پرسیارەکانمان نەهایەوە و کۆمەڵێ یاری و کەلوپەلمان بۆ دابین نەکرد و هانمان نەیە و یارمەتیمان نەیە وردە وردەیتر دوای ئەوە هەموو شتێکی لەگەڵا بکە شوێن منتەقەکە پوچێتەوانێ سوودی نابێ بۆیە مناڵی زۆر هەستیارە ئەبێ ئاگامان لێبێ ژینگەی بۆ بخڵقێنین تاوەکو بەهرەکانمان لە دەست نەڕۆ ئێمە هەفەوتێت هەمووی ئیتر دوای ئەوە هەرچێکشی بۆ بکەی سوودی نەکە چۆ تەمەنێکی گەورە دوا پەیوەندی و بەشدار بوو لەگەڵ کاکە وشیارە کاک وشیار گیان فەرموو بەس تۆ زەرنجێکی کارەوە لە دەمە مەساجان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم وتت مناڵ بەهرەمەندە بیرکردنەوەشی جیاوازە لە دەرەوەی سنووق بیرکردنەوە لە دەرەوەی سنووق لە بیرکردنەوە لە دەرەوەی سنووق لە دەرەوەی سنووقیش چییە؟ ینی مەبەستەوەیە کە من باسیەوەم کردوتم مناڵی بەهرەمەند جۆرێک لە بیرکردنەوەی پێڵێن بیرکردنەوەی دەرەوەی سنووق مەبەستەوەیە بەڵێ کاگوشیارجان من ئەو نمونەم هێنایەوانێ ها بۆ ئەوەی مناڵە بیرکارێکی یەکزایی دەند و سێوەنیە مامۆستاکە لەگەڵ هەموو تەلەبەکانە ئەوەی لە ناو سنووقەکە ئەنی مێشکیان ئەوەی کە باوە هەموو خەڵکەی زانێ ئەوەی یەکزایی دەند و سێ ئێمە هەتا ئێستا وا کۆیەکەنەوە کۆی ناکەینەوە بەڵام ئەم مناڵە بە شێوەیەکی دژە باو عەکسی مامۆستاکەی و مناڵەکانی تر بیری کردەوە
ئەوە دەرەوەی سندوقە دەرەوەی سندوقی ئەنچی ینی دەرەوەی مێشکی زۆرینەی خەڵک ینی دەرەوەی شتە باوەکان دەرەوەی عادات و تەقالیت مناڵی بەهرەمەند وایە بلیمەت هەمووی ئەوانی بلیمەتن ئێمە دائیمەڵین بەسەر عەرزە ئاڕۆین وەنیە دە خەڵکێ ئەڵێ باشە بەعکسی کەینەوە با عەرزەکە بڕوا بۆ ئێمە بڕۆین لەوانی ئێستا هەندێک کەس گوێی لێ بێ دایک و باو گاڵتەی بە عەقڵی ئێمەش بێ بڵێمە ئەمە تێک چۆن عەرز چۆن نەڕوا بەڵێ عەرزە ڕوا بەس خۆ عەرز مەبەستی ئەو عەرزە نییە ئالێرە ئوتێل دروست نەکراوە تۆ دانیشتویە سوڕێتەوە لە ژێر تاڕوا لە سوپەرمارکێتەکان لە مەتارەکان لە شوێنە گشتیەکان ئەوە نییە ئەم مەسعەدی سەرخستنینەکە لە سەری ئاوەستیت و ئەوە ڕوا لە ژێر قاشتا ئاڕوا مەبەستی ئەوەیە مەبەستی ئینسانەکە با بوەستێت ئەمانە بەس خەڵکی تر باو زۆری لە ناو سندوقەکەمانە ئەمەیە هەر ئەوەیە ئەبێ ئێمە بڕۆین بەس دە و بیری کردەوەتی نام بە ئەوەی ژێرمان بڕوا ئەوانە بلیمەت و بەهرەمەندن ئەوەیە جیاوازیەکە ینی جیاوازی لە دەرەوە کاڵی بیرکردنەوە لە دەرەوەی سندوق ینی ئەو کەسانە بە جۆرێک بیرەکەنەوە کە زۆرینەی خەڵک کا لێرەیە هەمومان فێر بووین لە ڕێگەی پەروەردە و دابوونەریت و عادات و دایک و باوکمانە فێریان کردوین کە حەلەوەیە ئەمەی کێشەکە ئێستا خاتونجان لەگەڵ جەنابتە ئەڵێن چی ئێمە لە کۆتایی بەرنامەکە ئەوە میوانە بە ڕێزەکانمانەوە ڕوونکردنەوەمانە ئەوە شتەکانمان بۆ ڕوونکردنەوە ئێستا ئێوە حەق بوون یا مناڵەکەتان بەڵێ دەست خۆش بە کاکتۆریان وڵا دیارە عنی مناڵەکە خۆی ئەو توانای بەهرەمەندی تێدایە عنیاتانە شاتینێرە نەمانەزانی ئەو مناڵەکەمان ئەو توانایەتە عنی بۆیە داواکەم دایک و باوکانی تریش ئەوەی ئەو جۆرە مناڵانیان هەیە چکە خۆ دەزانی لەو مناڵانەمان زۆرن هیوادارم و بێن گوێ لەم گفتوگۆینانە بگرن و بۆی بزان کە مناڵەکان ئەو توانیان لێ کردی فەیسبووکەکە و لا ئەبیت و شتەکان لا ئەبیت و جوابی مناڵەکە دەیتەوە بەڵێ ئەبێ جواب بدرێتەوانی کە تۆش جەنابە خەریکی نووسینی پارچەی وەرەقەی بەرێ بە ئەی ژۆک و تۆ بنووسێ بۆی دەفتەرەکە جەنابە خەریکی قوماش بەڕینی پارچەی قوماشی بەرێ وەرەقەیکی بەرێ بە ئەیش حەزەکەی تێر بێ مناڵەکەتان وەکو تۆ حەزەکە قوربانجان شت بنووسێ وایت بۆردیشی بۆ دانێ تەختەیەکی بۆ دانێ کاغەزی بەرێ کاغەزە کۆن هەیە جەنابە مامۆسای زۆربەی شتەکان خۆ دەزانی لە دایرەکان ئێستا زۆرمان شت هەیە دیوێکیە نووسرێەوە نیوەکۆمە بەس دیوەکەی تری سپیە لە جیاتی فڕی کاک هەر ئەوە بێنەرەوانە منی وادارم هەموو دایکواکانەوەی لە دایرن لە جیاتی ئەی بڕیت و فڕی تۆ شتانە زەڕێ بەم دیویا بێنە بۆ مناڵەکە با لە دیوەکەی تری بنووسێ ئێمە واکەنی بە مناڵەکانمان فڕی نایە وەرەقەکە بۆ خۆی بەندی وەرەقەشی بۆ ناکری بە 4-5 هەر ئەوەیە ئیسفادەی لێکەیت و بۆ خۆی اینجا ئازانی چی ئیسفادەشەکە ئەم ماسوولکانەشی تەدریبەکان اینجا ئەوەی لە ناو دڵی شاتی خاتەوە بە شەقلی فەقلیەکان خەتێکەکە بۆیە تکایە گەر مناڵەکانتان ڕسمێگەکە هەر لە خۆیەوە شتە دائیرەیە کردوێتی بڵێ ماشەڵڵا کە جوانەوە چی دروستەوە لە ڕسمی تۆیە بابە ڕسمی تۆیە دایە مگاڵتەی پێ نەکەی بڵێ ئەوە چی ڕۆڵاوە کردووە لە ناو مێشک و دڵی دەرونیەوە عالەمێکی ترە شتێکی ترە خوشکە بە ڕێزەکەم بۆیە هیوادارم لەمە دووە ئەو وشانە بگۆڕن نەڵی مناڵەکەم عەجوولە نەڵێ مناڵەکەم چەنە بازە بڵێ مناڵەکەم زیرەکە مناڵەکەم حەز بە زانینی شتەکانەکە مناڵەکەم بەهرەمەندە جوابی بەرەوە بۆ ئەوەی لە سایەنە حەسێنەوە تەمەن کە مناڵێکی بەهرەمەند لە خێزانەکەی تۆ بێ ئەکید گەڕەکەش ئیسفادەی لێکە بەخوا کۆمەلگاکەش ئیسفادەی لێکە بەخوا مرۆڤاتیش ئەو کارەبا فەرم مکابرای دۆزیوتە نازە خەڵکیێشە بەڵام هەموو ئینسانی ئیسفادەی لێکردو و دواوشەم ئەوەیە لە هەر خێزانێکە لە هەر کۆمەلگایەکە لە هەر گەڕێکێکە عنسوورێکی خێر هەبێ بە شێوەیەکی ناڕاستە خۆش بێ میسفادەی لێکەین بەخوا عنسوورێکی شەڕ هەبێ هەمومان زەرمەند دەبین هەر هیچ نەبێیە ئاوە شوختێ لە سەیە دەکاکە لە مناڵەکەدا لە کۆڵان بۆیە با هەوڵ بین ئەو ژینگانەی کە دەرونیە پەروەردەیە دروستە بۆ مناڵەکانمانی بخۆڵقێنین ئەو کاتە هەمومان لە سایە حەسەینەوە هیوادارین ماڵەکانتان پڕ بێ لە خێر و بەرەکەت هیوادارم ئینشاءڵڵا وەکو ئەم دایک و باوکە کە گەشتنەوە قەناعەتە پێویستە وەڵامی پرسیاری مناڵەکان بدرێتەوە پێویستە ژینگەیەکی لەباریان بۆ بخۆڵقێنن و پێویستە هەر لە مناڵی و نیشانانی باسمان کرد هەمووی مناڵی داهێنەرە و ئێوەش سەدان بەرنامەی وەکو ئەمە هەیە سەدان کتێب و سەرچاوە هەیە دەبخوێننەوە مادام بووی بە باوک مادام بووی بە دایکە بێ ڕۆڵی دایک و باوکایەتی ببینی مادام بووی بە مامۆستا بێ ڕۆڵی مامۆستا ببینی بۆ ئەوەی هەم لقمەنانەکەش حەڵالکەی هەم موچەکەش حەڵالکەی هەم خێرێکیش بۆ خەڵکە بگەێنی شتێ لە دوای خۆ بەجێبێڵی خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی هەڵقەیەم جارە تا بەرنامەی داهاتوو خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک بخواتان لەگەڵ